هۆنگ کۆنگ یەکێکە لە دوو ناوچە ئیداری تایبەتی کۆماری گەلی چین دەکەوێتە کەناراوەکانی باشووری چین لە نێوان دەریای باشووری چین و دێڵتای ڕووباری مرواریدا بۆ هێوە لە ڕێی چەندین بەندەری فراوانەوە جا دەکرێتەوە. ژمارەی دانیشتوانی هۆنگ کۆنگ نزیکەی 7 ملیۆن کەسە و ڕووبەرەکەی 1104 کیلۆمەتر دووجایە کە یەکێکە لە گەورەترین چڕی دانیشتوانی جیهان. چینیەکان 93.6 دانیشتوانی شارەکە پێکدێنن و ئەوانی دیکە لە نەتەوە جیاوازەکانن و زۆرینەی دانیشتوانەکەی لە نەتەوەی هانن کە سەرچاوەکان دەگەڕێتەوە بۆ شارەکانی گوانگژۆ تایشان لە پارێزگای گوانگدۆنگی دراوسێ. یەکێک لە گرنگترین سوودەکانی ژیان لە هۆنگ کۆنگ چێژ وەرگرتنە لە مانەوە لە ناوڕاستی مۆدرنیتە و سروشت لە هەمان کاتدا. تێچووی ژیان لە هۆنگ کۆنگ لە 1.41 هێندەی ڕاز، 1.44 هێندەی جددا، 1.58 هێندەی دەمام زیاترە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم هەرێمە ئەوەیە کە هۆنگ کۆنگ زیرەکترین وڵاتی جیهانە و ئاستی زیرەکی 107 و ئەم وڵاتە بچووکە لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە ڕووی سیاسیەوە بەشێکن لە چین، بەڵام وەکو هەرێمێکی سەربەخۆ هۆنگ کۆنگ سیستەمی سیاسی و ئابووری خۆی هەیە کە بە شێوەیەکی جیاواز کاری پێ دەکەن.